عليكم السلام ورحمة الله وبركاته. سر هردو تشاو بخير بين سلامة بنا ربي. ئەمە دیاری 1964 بۆ جەناب بەبوونەی گەورەکردنەوەی پرۆژەکەت کە ئەوتە خاوەن پرۆژەی خۆت. أي ما شاء الله رب بخير بين دستان خوش بي دستان خوش بي بو دياري جوانا خوتان لأساسا دياري من بون لجيان ما كخونو آواتكي من هاتتي. ما شاء الله أي بالله هاو كريم كرا طبعا من ليرة وأليم زور سباس بويان آواتكي منو أوانيش هاتتي كأوان زانیان من خانۆکەمی پێچاکەمەوە بڕەپارەکەیان زیاتر کرد لای خۆیانەوە بۆی من خانۆکەم چاکەمەوە بەڵام من خانۆکەم چاک کردەوە ئەلحەمدولیلا ناو کرێچی دەرچوومە لە هەمووشی خۆشتر دوو حاجەتی جوانیشم کڕیوە بۆ ماڵەکەم کە زۆر زۆر پێویستم پێ بوو نەشمەتوانی بڵم پێویستیم هەیە بۆ ماڵەکەم ئەمە یەک دوو الحەمدولیلا دوکانەکەم بە چاوی خۆتەبینی جاران کەم ئەشیا بوو ئێستا ماشەڵڵا زیاتر ئەشیان بۆ کڕیوە و زیاتر پەرم پێداوە تەمان سواسی هەموو لایەکتانەکەم هەمووتان 1964 هەڵماندا لە ڕێگەی ڕێکخراوێکی نێو دەوڵەتیان ناوی جەنابەت تۆمار بکەین و پرۆژەکەت گەورە بکەین بەڵێ ئەوە گەیشت بە چۆ چۆن شوێنی بکەیت باسی ئەوە بکەین طبعا کاتێککە من ئەو هەواڵم بیست لە جەنابتەوە کە ناوتم تۆمار کردووە بەس بەڵام من هیچ لە مۆزوعەکە نازانم چییە و چی نییە من دەستخۆشی لە تۆ کەم دوای ئەوە کە نەتیجەیەکی جوانم وەرگرت خۆی ئەوان 5 بەرنمەیان هەیە دەبێت ئەو 5 بەرنمەیە جێبەجێکەی دوای 5 بەرنمەکە قۆناغە بەڵێ 5 قۆناغەکەم تێپەر کرد الحەمدولیلا گەیشتینە سەر ئەوەی کە با بڵین ئەشیاکان بکڕم ئێستا یەکەم وەجبەی ئەشیاکانم کڕیوە ئێستا حالیەن فڕنێک و عەجانەیەکم کڕیوە یەکەم هەنگاوە لە دووەم هەنگاوە ئەکەوێتە مانگێکی تر کە بۆم دابینەکەن طبعا مەبلەغی پارەکە خەیاڵیە لە چاو منە بۆ من خەیاڵیە چونکە من کارمەندێ بووم نەمەتوانی 50,000 لە گیرفانما بمێنێتەوە ئەم عەجانەیەم کڕیوە عەفو فڕنە کە 18 وەرەقەیە کەی دەست بەریانی ماڵپەڕەکەتەوی ئەوە ئەبێ ببێتە خەونێک کە دەست بەرداری ئەم ماتۆڕە نابم چونکە ئەمە بوو بە سەبەبی گەورەبوونی ژیانی من بوو بە سەبەبی کە دەست لە کەسپان نەکەمەوە ئەوە دەست بەرداری نابم ئەی کەمە تمسالێک ئەی خەمە تەنیشت خانۆکەم بان خانۆکەم وەکو دیکۆرێ دایەنم بەس ببمە باشترین صاحب باشترین سیارە باشترین ماڵ و حاڵ و جێگە و ڕێگە دەست بەرداری ئەم ماتۆڕە نابم